من ناوم شادان فاروقە خەڵکی شارەچکەی تەوێڵەم دانیشتووی خەڵکی سلێمانی فەرمانبەرم لە پارێزگای سلێمانی حەزم کردووە ئیش بکەم بەم بۆ خزمەتکردنی کچانی کورد ژنانی کورد لەبەرەوەی بەڕاستی ئیشکردن لە ژیانی ئافرەت تا شتێکی زۆر زۆر زەڕورە هەر کەسێک لە هەر بوارێکا خۆی ببینێتەوە سەرکەوتووە پێم باشە ئیش بکات ژن اینجا ئێمە لەگەڵ خوشکەکەمە بەم پەیجە بچکۆلێ دەستمان پێ کردووە لە 6-7 مانگە دەستمان پێ کردووە و پێیجێکی جوانمانداناوە و بەنای کوژەکە کوردی حەزمان زۆر زۆر لە جلی کوردیە لەبەرەوەی پاراستنی کللتوری کووردە لە پێش هەموو شتێکە دواییش جلێکی شۆخ و شەنگە جلێکی محتەرەمە محتەشەمە داپۆشراوە یعنی بۆ هەموو کەسێک و هەموو کەسێکیش لە هەموو تەمەنێکە ئەتوانێ بیپۆشێ و لەبەریکا و بە ئارەزوی خۆی هەموو ئەلوانەکان تێکەڵکات حەزمان لێبوو بەڕاستی یەکەم جاروەکو حەزێک دەستمان پێ کردووە ئیتر حەزەکەی نێسش هەر بەردەوام بین بە هەڵبژاردننی ناوەکە لەلایەن خوشکەکەم و کچەکانمەوە بوو ناویان ناکوژەکە کوردی و منیش ڕەم لەسەری بوو یعنی پێم جوان بوو تیان کللتورێکی جوانە بۆمانەوەی مەسەلەن شتە شینەکانی لە ناو کوردەواریە هەیە بەعام لەوەتی هەبووە هەر خەڵک حەزی لەو ڕەنگە شینە هەبووە خوشکەکەم لەگەڵما هاو شان بەشانی من و کچەکانم هەر چوارمان بەیەکەوە ئەم ئیشە ئەبین بەڕێوە بەڕاستی ینی بە یارمەتی ئەوان نەبووایە منیش نەمەتوانی بە تاقیتەنیا هیچ بکەم دوو کچم هەیە دووکیان گەورن ماشەڵڵا یەکێکیان تەلەبەی جامعەیە ئەمی تریشم لە عەدادیەیە ئەوانیش وەکو حەزیان لە جلی کوردیە و ئەوانیش پێیان خۆش بوو بێنە ناو ئەم ئیشەوە بۆی یعنی ئیشەکەمان بمێنێتەوە بپارێزرێ کللتورەکەمان بمێنێتەوە لە باوانەوە بۆ چەکان دائیمەی خوا کللتور پاراستن ئەبێ لە گەورەکانەوە بێ بۆ مناڵەکان بۆی بەردەوام بن لەسەر ئیشەکە. من ناوم شانیایە وەکو دەستپێکێک ئەم ئیشەمان کردو وەکو هێشتنەوەی مۆرکی کوردەواری و پاراستنی کللتوری کوردی لە هەموو مناسەباتێک و هەموو چوونە دەرەوەیەکمانە کە خۆمانجلی کوردی لەبەرەکەین هەوڵیشمان بۆ ئەوە بووە کە خەڵک ئەم کللتورە زیاتر بپارێزێت و زیاتر بۆ هەموو مناسەباتێک هەوڵ بۆ جلی کوردی بازارەتا بە دوای نایە کاگەڕین وەکو ناوێت کە شتێکی کللتورێکی کوردەواری بێت ناوماننا کوژەکە کوردی کوژەکە مەبەست لەوە کوژەکە شتێکی کوردی کوردەواریە شتێکی شینە هەر شتێککە شین بێت لە کوردەواریە پێڵێن کوژەکە ئەم لۆگۆیشمان وەکو شتێک داناوە کە هەریەکە لە ئێمە بۆ هەموو فیستیڤالێک و هەموو شوێنێک بەکاری ئەهێنین وەکو نیشانەیەکی ئێمەیە ئەم کوژەکەی من و خوشکەزاکەم پێشنیارمان بۆ خوشکەکەم کرد کە کوژەکە دانین ئەویش قبوڵی کرد و بەیەکەوە دەستمان بەم ئیشە کرد سەرەتا کە دەستمان پێ کرد وەکو زەوق و سەلیقەی خۆمان کە بەکارمان هێناوە زیاتر لە هی ئێرە لە ئەوانەی کە جملە فرۆشن زیاتر لەوانەی کوردستانە دەستمان پێ کرد پاشان وردە وردە تقریبان 6 مانگە 6 بۆ 7 مانگە ئەمە خەریکی ئەم ئیشەین وردە وردە شتی جوانترمان بینی و چینە دەروی وڵات اینجا کە ڕسمەکان دانین هەوڵێن ئەلوانەکان تێکەڵ بکەین ئێمە ئێستا جلەکان لە دوبەی لە هیندستان لەوالە شوێن دەروی وڵات ئەیهێنین لە بەرتانیا بۆمان ئەنێرن و لە جملە فرۆشەکانی ئێرە زیاتر شتەکڕین ئەوانە ڕەنگەکان یعنی خەڵک هەوڵ بۆ ڕەنگا و ڕەنگ و ئاڵوواڵاشتی ئاڵوواڵە ئاات ئێمەش بە پێی سەلیقەی خۆمان هەوڵمان ناوە وەکو ئەو شتانی کە تێکەڵیانەکەین خەڵکەکەش بە دڵی بێت و زۆرتر خەڵک هەوڵ بۆ ڕەنگی کراوە ئاات سەوزە پەمەیە شینە سوورە ئەو ڕەنگانە کە زۆرتر بۆ بەهارە بێت و عادەتەن خەڵک لە ئێستا گرنگی بە چۆن بڵێ وەرزەکان نایە لە چ وەرزێکا جلی کوردی لەبەرکە لە هەموو وەرزێکە لە هەموو مناسەباتێکە خەڵک لە ئێستایا زۆر زۆر هەوڵ بۆ جلی کوردی ئاات و ڕنگ تێکەڵەکات من و خوشکەکەم زیاتر لە هەموو مناسەباتێکە ئەم جلانەمان پۆشیوە ئەم جلە کوردیانەمان پۆشیوە یعنی گوێمان بەوە نەیاوە مناسەبەکە چییە تەنانەت لە دانیشتنێکی ئاساییە کە ئێواران ئەچین بۆ شوێنێک زۆربەی کات جلی کوردی لەبەرەکەین ئەمەش وەکو حەزێک بووە خەڵک زۆر پێی جوان بووە بەڵام
لەو 2-3 ساڵەی پێش ئێستەیە خەڵک خەریب و جلی کوردی بەرەونەمانە ڕۆشت خەڵک کەمی کردبوویەوە بەڵام وردە یعنی سەیرەکەی خەڵک ئێستا هەوڵ بۆ زیاتر بۆ جلی کوردی ئاوە زیاتر لە هەموو چوونە دەرەوەیەک و مناسەباتێکە جلی کوردی لەبەرەکە بە تایبەتی ئەوانەی کە کللتوری کۆنن ئەوانەی کە ئەوسا کۆڵوانە و هێلک و بێکۆ ئەیان کرد ئێستا زیاتر سەری هەڵاوەتەوە. من خۆم بە تایبەتی ئەو کاتێکە لە زانکۆ بووم هەموو ناسەباتێک جلی کوردیم لەبەرەکرد ڕفقەکان دەمایانەوەی بۆچی جلی کوردی لەبەرەکەی بۆچی لە هەموو ناسبێکە و ئەموو وەکو حەزێک کە ئەیان بینی من ئاوا لەبەریەکەم یعنی ئەوانیش هەوڵیانەیە مناسەباتێک ئەموو کۆمەکردنەوە ئەموو وەرن هەمومان جلی کوردی لەبەرەکەین لە فڵان ڕۆژە سیرم کرد یعنی ساڵ بە ساڵ ئەم شتە زیاتر بوو یعنی خەڵک زیاتر چاوی لێ ئەکردی نەک هەر من خەڵکی تر بۆن منە حەز وەکو حەزێک لەبەریە کرد زیاتر خەڵک چاویان لە یەکتر ئەکرد و ئەوەش وای کرد کە زیاتر جلی کوردی پەرە بسێنێت وەک لەوەی کە زاڵ یان جلی مۆدە زاڵ بێ بەسەر جلە کوردیەکانە ئیتر هەستەکەم ئێستا خەڵک زۆر هەموو کاتێک و زۆر لە مناسەباتەکانە جلی کوردیە پۆشن و ڕەنگی ئاڵوهڵاتێکەڵەکەن ئەمە ژوای کردووە کە کللتوری کوردی زیاتر بمێنێتەوە و وەکو شتێکی کوردەواری مۆرکی کوردەواری درێژە بکێشێت. من ناوم ڤاناس سەروەرە دانیشتوی شاری سلێمانی من تەمەنم 15 ساڵە لە مناڵەیەکەوە دایکم بینیوە کە جلی کوردی لەبەر کردووە و ڕەنگا و ڕنگ و شتی جوانی لەبەر کردووە ئێمە بەگشتی ئەمەماندانا لەبەرەوەی خۆمان ماشەڵا بەقەر دوکانە جلی کوردیمان هەیە دایکم هەموو ڕەنگە جلێکی هەبوو کە ئەم بینی دایکە تخوا بام نیش لەبەریکەم یعنی زۆر حەزم لێ بوو لەم تەمەنەوە کە ئەمەماندانا منیش بووم بە بەشێک لە دوکانەکە ئۆردەر ئەپێچمەوە ڕسمەگرین لەگەڵ پورمە ڕسمی جلەکانەگرین لە بووکەکە کە هەڵیەواسین بەجددی زۆربەی وەختەکەمان بۆ ئەوەیە کە ینی ڕەنگەکان ڕێک بخەین کە ئەو ڕنگانە ڕێکەخین مەسەلەن خاتوونێک لە پەیجەکەەوە نامەمان بۆ نێرێ ئەڵێت بێ زەحمەد ئەم سێتە بەچەنە بەجددی زۆربەی زۆری وەختەکە زۆربەی زۆری ئەم بازرگانی ئەم جلانە ئەوەیە ئەبێ کە ڕەنگەکان ڕێکخین چکە ئەگەر ڕەنگەکان ڕێک نەخین خەڵک سریەکە ئەڵێ جوان نییە قماشەکان ئێمە مەسەلەن بەشی کراسێک 4 مەترە 2 بست زیاتری بۆ دانین بۆیە هینەکەی فەقیانەکەی گەورەتر بێ یاخود درێژتر بێ فەرەحتر بێ فیدباکی زۆر جوانمان بۆیێت ئەمەش بەجددی سپۆرتێکی زۆرە بۆمان ینی کە ئەم خەڵکە ئاوا ئەوە نەحەزی لە شتەکانمانە زیاتر دڵخۆشە بێ بە ئیشەکە و زیاتر حەز لە ئیشەکەی خۆتەکەی دڵخۆشیەکی زۆرە کە من بتوانم مۆرکی کوردستان لەبەر بکەم وەکو ئاڵایەک هەڵی واسم بەخۆمەوە شتێکی زۆر جوانە کە هەنێک کەسە بینم ئەڵێ یا عجلی کوردی ناشرینە بەجددی پێم ناخۆشە لەبەرەوەی یەکێکە لە جوانترین شتەکانی کوردستان بێجگە لە ئاو هەواکەی و سروشتەکەی گەورەترین و جوانترین شتی کوردستان جلەکانمانە ئەمەش هەنێ جانتامان هێناوە کە خاتوونێکی کووردە دەستڕنگینێکی شتێکی جوانی بۆ دروست کردوین لەسەر تەڵەبی خەڵک کە خەڵک زۆر حەزی لێیە ئەکسسوارات لەگەڵ جلی کوردیە بەکار بێنێت ئەم جانتایانەمان هێناوە خاتوونێکە وەکۆی چۆن کەسان کە نامەمان بۆ نێرن سپۆرتمانەکەن ئەڵێن شتەکانمان زۆر جوانە دەستان خۆش بێ ئێمەش سپۆرتی ژنێکی ترەکەین کە دەزڕنگینە و زۆر جوانە چەندەها نەوعی بۆ هێناوین ئەمانن کە ئەتوانین لەگەڵ لە کوردیەکانمان بێجگەلەوەی کە ڕەنگەکانیشی ئەگونجێنین لەگەڵ جانتەکانیشا ئەیان گونجێنی ئینێ هێما پەیجەکەمانێکە نیەنێ مارە ڕنگ و کەوە یاوچی فرەوەشا لۆگۆیوانیان مارە گر ئۆردەرێ و دانێوش کەرمێ پۆ ئینەیەجە ئۆردەرەکانمانە پێ خاتونی نیان مارە دانێوش کەرمێ پۆ پسە هەدیە و بێجگەجە لۆگۆکێ ما و گرچی وەش یعنی کە بێجگەجە قماشەکی وێشە ئێمە چی چاپێ منیە مێرە پسە هەدیە یا پسە من کەراش پۆ لە کاشاوە ئینێ سمبولی فرەوەشا پێ دوکانەکە مازکە تایبەت تا بەوەیمە ئێمە پسە پەیجە پسە ستاف و کوژەکەی سپۆرت و گرد و خانما کەرمێکە زیاتر جلی کوردی کەرانە و زیاتر حەز شاپێ جلی کوردی بلو.
ئێمە پسە ستاف و کوژەکە کوردی هەڵمادان ڕائیج لە کوردیاوێ مۆرک و کوردەواری پارێزنمێ هەڵمادان کە کللتور و کوردەواری پارێزنمێ و هەڵی جمەمی هەڵ زیاتریج بەردەوامی بیمی کە گر کەسێ گر ژەنێوێ ئیجلا پۆشتە و پەرداخ یانەوەی شەنە پێ ئەرەزیای پێ هەر یاگیوی بۆ بەڕاستی جلی کوردی تاکە مۆرکی کوردەواریە ئەگەرمەنەوە بە بەرداوامی بە کللتوری فرەوەش پەیامەمانە پێژەنا پێگرد و ژەنا کوردستانی بە تایبەتی پێژەنا هۆرامانی کە هەر هەرمانەوە ئینا ناخشانە کە ئینا مەشکشانێ کەراش یعنی نەمر ناشەنت لێ ناخیشە و دایم پیەکیشە ئەگەر ژەنی با مردەکەشە هاوسەرەکەشە با پشگیری شاکەرە چونکە بەڕاستی ژەنی هەر هەرمانێ مەکەرە دڵنیا بە سەرکۆتووە نەچنش حیا حرمەت و وش پارێزن و خوۆش ئینا پشتیۆ گریاگەوە ڕاش بۆم تا هەرمانێ خاسەکەرە من وەکو ژنێکی کورد کە پشگیری ئافرەتانی کورد دەکەم حەزەکەم هەوڵ بن ئەو ئیشەیکە لە مێشکیانایە ئەو بزنزانێکە خوان حەزیان لێە هەوڵ بن چونکە هەموو هیچ ئیشێک بە ئاسانی دەست پێ ناکرێت هەموو بیدایەتێک قورسە بەڵام ئەنجامەکەی خۆشە سەرکەوتنی زیاترە حەزەکەم هەموو ئەو کەسانێک کە ئیشێک لە مێشکیانایە هەوڵ بن بۆی ئەو ئیشیان بۆ بکرێت و دەستی پێ بکەن نەوەستن لەو ئیشەی کە ئەیانەوێت و حەزیان لێتی ئێمە خۆمان وەکو ئەو حەزەی کە دەستمان پێکرد بیدایەتمان قورس بوو بەڵام دواتر وردە خوا لە پشتە وردە ئەو ئیشە سەر ئەگرێت و ئاسان ئەبێت بۆت طبعاً بە پشگیری کەسە نزیکەکانتان هەر کەسێک کە بۆ دایک و باوک و خوشک و برا و هاوسەر و ئەوانەی کە لە نزیکن لە دەوروبەریانە پشتیان بگرن یارمەتیان بن ئێمەش بە پشگیری ئەوان و بە یارمەتی ئەوان گەشتین بەم شتەی کە بەم ئیشەی کە ئێستا کردومانەوە هەوڵمان بۆ یاوە هیوادارم هەموو گەنجێکی کورد هەموو ئافرەتێکی کورد هەوڵ وا بۆ ئەوەی ئیشەکانی بکات و خاوەنی پارە و سەرۆت سامانی خۆی بێت کە ئەوە زۆر خۆشە طبعاً هەموو کەسێک شەر نییە هەموو کەسێک پێویستی بە ئیش بێت بەڵام وەکو حەزێک دەست پێ بکە ئیشەڵا کۆتاییەکەی ئەنجامێکی خۆشی هەبێت و سەرکەوتوو ئەبێت.